هەمیشە ئامانجم باشترین بووە، بۆیە بە دوای باشترینەکان ئادەگەڕێم و لە باشترین زانکۆی نێودەوڵەتی درێژە بە خوێندنم دەدەم. بڕیارمدا زانکۆی نێودەوڵەتی تیشک هەڵبژێرم، سەیری ڕابردووە سەرکەوتووەکەیم کرد. من دیلمان هیلالم، دەرچووی بەشی بەڕێوەبردنی کار و بازرگانیم لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من شانیا دەرچووی بەشی بزنس مەنەجمنت لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من ئازیز ئومێد دەرچووی بەشی بزنس ئەند مەنیجمنت لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من بڵند ئازاد دەرچووی بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. ئازبەرزی خوێندن لە زانکۆی تیشک بێهاوتایە لە چاو زانکۆکانی تردا، بە ئاسانی فێری زمانە بیانەکان دەبیت و دەبیتە خاوەن کاری خۆت. ناوبانگی زانکۆکەم بە گەورەی بیست بوو، خوێندن تێیدا لە ئاسێکی بەرزدایە و هەروەها چەندین زمانی بیانی فێر دەبیت. هاوڕێکم پێشنیاری زانکۆی تیشکی نێودەوڵەتی بۆ کردم لەبەر ئەوەی خوێندن لە ئاسێکی بەرزدایە و چەندەها زمانی نێودەوڵەتی فێرەبی. ئەو زانیاریانی وەرم گرتووە لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی لە کاتی خوێندندا بوونەتە هۆکارێک کە بەرەو پێش چم لە کاروباری ڕۆژانەوە. من دۆستی ئازاد خوێندکاری بەشی ئەندازیاری تەلارسازی زانکۆی تیشکی نێودەوڵەتی قۆناغی پێنجەم. من میران عەلی خوێندکاری بەشی تەلارسازی لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من ئارێس فەریدون خوێندکار لە بەشی ئەندازیاری شارستانی لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من شوازاشم لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی خوێندکاری ئەندازیاری شارستانی قۆناغی سێیە. من هاوڕاست خەسرە و ئەحمەد لە بەشی بەڕێوەبردنی کار لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. من کۆژین ڕزگار خوێندکاری زانکۆی تیشکی نێودەوڵەتی بەشی ئەندازیاری شارستانی. من شانە عەبدولوهاب خوێندکاری بەشی بەڕێوەبردنی کار لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی. زانکۆی تیشک خاوەن ناوبانگێکی گەورەیە و کاتێک بینیم خوێندن لەو زانکۆیەدا بە تیۆری و پراکتیکی زۆرترین زانیاری دەدەن بە خوێندکاران. زیاتر دڵنیا بوومەوە کە هەڵبژاردەکەم دروستە. دوای بەراوردکردنی هەموو زانکۆکان گەیشتمان جامی هەڵبژاردننی زانکۆی تیشکی نێودەوڵەتی چونکە ئاسێکی بەرزی زانستی هەیە. زانکۆی تیشک زانکۆیەکی نێودەوڵەتیە، هەستی خوێندن تێیدا بەرزە و ڕانکیشی لە ڕیزبەندی پێشەوەی زانکۆکاندایە. هۆکاری هاتنم بۆ زانکۆی تیشک ئەو ناوبانگە گەورەیە بوو کە لە کوردستان بەدەستی هێنابوو. زانکۆی تیشکی نێودەوڵەتی یەکێکە لە زانکۆ هەرە باشەکانی ناو کوردستان و ئێرە. ئاستی خوێندن تێیدا بەرزە و داشکانن هەیە بۆ خوێندکارانەی کە خاوەن نمرەیەکی بەرزن. منیش یەکێکم لە سوودمەندبووانی ئەو داشکانە. هۆکاری هەڵبژاردننی زانکۆی تیشک کە بەراوردم کرد لەگەڵ زانکۆکانی تردا لە ڕووی خوێندنەوە کوالێتیکی باشتری. زانکۆی تیشک زانکۆیەکی نێودەوڵەتیە و پەیوەندی ئاڵوگۆڕی خوێندکاری لەگەڵ زانکۆ بەناوبانگەکانی جیهاندا هەیە. هۆکاری هەڵبژاردننی زانکۆی تیشک دەگەڕێتەوە بۆ ئاسبەرزی زانکۆکە و لە هەموو بارودۆخێکدا بەردەوامن لە پێدانی زانیاری و فێرکردنی خوێندکاران. ئەم زانیاریانی لێرە فێربوون بۆتە هۆکاری سەرکەوتنیان لە کاروباری ڕۆژانەیاندا. بەڵێ بە ئامانجی خۆم گەیشتم و بووم بە خاوەنی بزنسی خۆم. ئامانجمەوە بوو کە کارێکی باشم هەبێ. ئەوە بوو لە یەکەم ساڵی خوێندنمەوانێ لە یەکێک لە کۆمپانیا نێودەوڵەتەکان کاری خۆم دەست پێ کرد. هۆکاری هەڵبژاردننی زانکۆی تیشک ئەوە بوو کە زانکۆیەکی ئینتەرناشناڵە، هەروەها چەندین زمانی بیانی تیا فێرە بیت و خوێندن لە ئاستێکی بەرزایە. لە زانکۆی تیشکی نێودەوڵەتی زۆرترین وانەکان بە پراکتیکی دەخوێنرێت. ئەمەش هۆکارێکە کە زۆرترین زانیاری کۆبکەیتەوە لەسەر بواری زانستی ئەندازیاری. پەیوەندی ئاڵوگۆڕی خوێندکاری لەگەڵ زانکۆ بەناوبانگەکانی جیهاندا هەیە و دەتوانیت چەند وەرزێکی خوێندن لەو زانکۆیانەدا تەواو بکەیت. یەکێک لە باشەکانی زانکۆی تیشەکەوەیە زۆربەی دەرسەکانمان پراکتیکە. ئەو گەشتە زانستیانی کە دەیکەین ئیسپادەی زۆرمان پێدەبەخشێت. شێوازی خوێندن لە زانکۆی تیشک تایبەتمەندێکی تایبەتی هەیە. ئەوی ژوانەکانە کە بە شێوەی پراکتیکی ئەخوێنرێت و هەمووی بە شێوەی پرۆجێکتە.
من لە ڕێگەی زانکۆی تیشکەوە توانیم وەرزێکی خوێندنم لە زانکۆی UTM ماڵیزی تاوا بکەم و سوودێکی زۆرم بینی لەو دەرفەتە. لە ماوەی کەرەنتینە و وەسانی پرۆسەی خوێندندا لە زانکۆی تیشک هەموو وانەکانمان بە ئۆنلاین و لایڤ ڤیدیۆ تاوا کرد و خوێنمان. ئەو زانیاریانەی لە زانکۆی تیشک وەرم گرتووە هۆکار بووە بۆ سەرکەوتنم لە کارەکەم. جیاوازی زانکۆی تیشک لەگەڵ زانکۆکانی تردا ئەوەیە لە ماوەی خوێندندا زانیاری تەواو لەسەر شێوازی ئیشکردن لە بەشەکەی خۆتا وەرەگری. ئەو زانیاریانەی کە لە زانکۆی تیشک وەرم گرتم ڕەنگدانەوەی لەسەر ژیانم هەبوو وای کرد کە کارێکی باشم دەست بکەوێت. تۆش زانکۆی تیشک هەڵبژێرە. تۆش زانکۆی تیشکی نێودەوڵەتی هەڵبژێرە. تۆش زانکۆی تیشک هەڵبژێرە. تۆش زانکۆی تیشک هەڵبژێرە. بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. هەر بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتی هەڵبژارد. هەر بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. هەر بۆیە زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. هەر بۆیە منیش زانکۆی تیشکی نێودەوڵەتیم هەڵبژارد. زانکۆی نێودەوڵەتی تیشک داهاتوو لێرەیە.